دوای چەندین کاتژمێر لە چاوەڕوانی لە بەردەم یەکێک لە وێستگەکانی دابەشکردنی بەنزینی عێراقی لە شاری سلێمانی لەلایەن کارمەندانی ئەو وێستگەیەوە بە شۆفێرانی تەکسی وترا دابەشکردنی بەنزین کۆتایی هاتووە و بگەڕێنەوە ماڵەکانتان. ئەمڕۆ تایبەت کرابوو بە تەکسیەکانی ژمارەی تابلۆ جووتەکان، بەڵام ئەوەی جێگەی هەڵوێستەکردنی بەشێک لە شۆفێران بوو. ڕاستەوخۆ لەلایەن شۆفێرانی ژمارە تاکەکانەوە سەرەی وەرگرتنی بەنزین دەستی پێکردەوە بۆ سبەی. تۆزیعەکەن تا سعات سێ نام 30,000 شتێ لە بابەتیان بۆ هاتووەڵێ تاوا بوو سعات سێ تاو دەستیان هەڵگرتووە ئەڵێ لە سعات حوتەوە خەڵقاتووە، ینی زۆربەیان سەریان بەرنەکەوتووە، ینی بەنزینیان بەرنەکەوتووە گەڕاونەوە بە خاڵی. ئەوەیە مۆزوعەکە. چەند لیتر بەنزین دابەشەکەن؟ وەڵڵاهی بە حسابی خۆیان لە 45 لیتر بۆ هەر سیارێ 45 لیتریە دەنێ، بەڵام ئەوەیە نازانی، ینی سەرەکە زۆرە، ینی بەنزخانەکان کەمن بەش ناکە بەڕاستی. یعنی ئەم وەزعاوە چارەسەر نابێت. ئەمە ئەگەر بکرێ بە کۆپین بۆ ئەوەی هەموو کەسێک حەقی خۆی وەرگێگی ناهی وا هەیە مەسەلەن 6 سعادەوەسێ دوای 6 سعادیشەتە بەردەم پەمپەکەڵێک کاکە بەنزین نەما تاوا بوو. سەرنگدو وەسبێنێ هەرەوەلا بۆچی بۆ سبەینە سەرۆکی دەبەری بەنزینەکە؟ بەنزینەکان بە ڕقمی تاکوچوو دەدرێ، ئێتەرێمە ڕقمی تاکین سبێنە سەرەمانە. سبێنە سەعاتەش پرسیارە گوتیان سەعاتەش تۆزیعەکرێ. چەند لیتر دابەشەکەن؟ 45 لیتر. چی وای لە تۆ کردەوە بۆنی بەنزینەکە گرانە؟ بەنزینەکە گرانە هەرەوەلا، ناتوانین لە بەنزینی تیجاری بڵێن لە ئەهلەکان تێگەین. ئەمە شەر ئەهلیە بەڵام لە حکومەت دەبڵێن دێت. لە ناوەندی شاری سلێمانی تەنها 2 بەنزیخانە تایبەت کراوە بۆ دابەشکردنی بەنزینی عێراقی کە نرخی هەر لیترێکی 690 دینارە و بە ئۆتۆمبیلی تەکسی دەدرێت. ئەوەی نیگەرانی شۆفێرانی بەدوای خۆیدا هێناوە دەڵێن پێویستە حکومەت ڕێژەی هاوردەکردنی بەنزینی عێراقی لەگەڵ ژمارەی وێستگەکانی دابەشکردنی سوتەمەنی لە ناوەندی شاری سلێمانی زیاد بکات. چی بکەم؟ دوو بەنزیخانە دیاری کرا، دوو بەنزیخانەکە نیوەرەگری نوێ بێ بڕاتەوە بەتاڵی بچێ بە گرانەکە بیکڕێ. ئەگەر چوار بەنزیخانە بێ وەکو ئەوەتی لەویتر وەرەگریت و ئاوا پاکە ناکەوێ. بەنزین نەماڵێ بەنزین تەواو. ئێستا کابرا ئالێەوە لە دوورە ئیشارە دەکوێتی بەنزین تەواو لە 3 و 4 تەواو. بەشێک لە شۆفێرانی تەکسی کبژێوی ژیانیان لەسەر ئەم کارەیە دەڵێن زۆربەی ڕۆژەکانی هەفتە لە بری کارکردن و پەیداکردنی بڕەپارەیەک پیشەکەیان بووەتە چاوەڕوانی لە بەردەم وێستگەکانی دابەشکردنی بەنزینی عێراقی بەو پێی ئەگەر بەنزینی بازرگانی بکەنە ئۆتۆمبیلەکانیانەوە ئەوە لە کۆتایی ڕۆژ هیچ داهاتێکیان بۆ نامێنێتەوە و لەوانەیە لەسەریشی قەرزار ببنەوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.